دیارە ئەمانەی ئەم بەڕێزانەی کە لێرە کۆبوونەتەوە بە نوێنەرایەتی سەرجەم فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان کۆبوونەتەوە و هەمومان ڕێکەوتین لەسەر ئەوەی کە ئەم بەیاننامەیە بە ناوی سەرجەم فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیانەوە بخوێنینەوە. ڕاگەندراوێک بۆ ڕای گشتی بۆ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و کارەبا و ئیدارەی گەرمیان وەکو ئاشکرایە وەزارەتی کارەبا یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگ و خزمەتگوزارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە کارمەندانی ئەم وەزارەتە بە هەموو بەشەکانیەوە شەو ڕۆژ لە کاتی پشووە فەرمەکاندا ماندوونە ناسانە لە ئەرکدان، بەڵام لە کاتی موچەدا هەمیشە لە کۆتا لیستی ڕیزبەندی لیستی دابشکردنی موچەدان لە کاتێکدا کە وەزارەتی کارەبا مانگانە زۆرترین داهات کۆ دەکاتەوە و ڕەوانەی بانکەکانی دەکات. بۆیە وەکو سەرجەم فەرمانبەرانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان ئەمڕۆ ڕای دەگەێنین کە بەرامبەر سیستەمی پاشەکەوتکردنی موچە و پێشێلکردنی مافەکانمان هەمیشە دواخستنی موچەکانمان لەلایەن حکوومەتی هەرێمەوە زۆر بەتوندی لەم بارە ناهەموارە ناڕازین و لە ئەگەری پێنەدانی موچەکانمان لە ئەمڕۆدا بایکۆتی دەوام ڕادەگەێنین بۆ کاتێکی نادیار و بۆ ماوەی 24 کاتژمێر کارەبای نیشتیمانی لە هەموو ناوچەکانی سنووری گەرمیان دەبڕین و لە خۆپشاندانیش بەردەوام دەبین لە ڕۆژانی ئایندەدا و کارەبا کوژاندەوە دەکەینە نەریت وەک چۆن دواخستنی موچەکانمانیان کردووەتە نەریت بە بیانووی ئەوەی کە پارە لە بانکەکاندا نییە کە ئەمەش دوورە لە ڕاستیەوە. سەرجەم کارمەندانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان چوارشەمە 27 چواری 2022